نزیکەی 16 ساڵە گەرماوێک لە شارەدەی سیدەکان دروست کراوە و تاوەکو ئێستا دەرگای بەڕووی هاوڵاتیاندا نەکراوەتەوە و دووبارە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە. بەشێک لە هاوڵاتیانی شارەدەی سیدەکان پێیان وایە شارەکەیان بەدەستنەبوونی دەیان خزمەتگوزاری ترەوە دەناڵێنێت کەچی بودجەیەکی زۆر لە گەرماوێک خەرجکراوە و هیچ سوودێکی بە دانیشتوانی شارۆچکەکە نەگەیاندووە. نزیکەی 16 ساڵە بیگەرماوێک لە سیدەکان دروست کراوە هەتا ئێستا خەرچی ئەو منتیقێ بە هیچ شێوەیەک سوودی لێ نەبینیوە. ئەو پارەی لەو گەرماوە پەڕاستی سەرف کراوە بکرا بە پرۆژەیەکی تر بۆ خەرچی سیدەکان بکرا بە پارکێک بکرا بە کتێبخانەیەکی گشتی لەوانی ئیسفادەی زیاتر هەبووە بۆ خەرچ. گەرماوەکە بووە بە کەلاوە تا ئێستا لەو گۆڕیاتوانن بچن تا سوورەکەن بیبینن بەداخەوە یعنی بۆ مۆرگەی ئاژەڵەکان لێ خەون و ڕۆژانە لێ ئەمینەوە و ئەتوانە سەیریکەن. خەرچی منتیقەی برادۆست لە هەموو ڕوویەکەوە ئەتوانی بڕین مەخدورە لە ڕووی خزمەتگوزاری، لە ڕووی ئاوەدانکردنەوە، لە ڕووی کارەبا هێنانی خەتی کارەبای گشتی. گەرماوەک لێرە کرایە تقریبان 15-16 ساڵە حکوومەتی هەرێم دروستی کردیە. خۆم یەکێک بووم لەوانە کە کرێکاری تێدا کردیە تاکو ئێستا خەڵکی برادۆست و سوودمەند نەبووینە لەو گەرماوەی. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین ئەو گەرماوەمان بۆ کاتۆوەکو شوێنەکانی تر. هۆکاری نەکرانەوەی گەرماوەکە بەڕووی هاوڵاتیانی شارۆچکەکە بەڕێوەبەری شارەدەی سیدەکان داگەڕێنێتەوە بۆ ئەوەی کەوا لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازی لێ نەکراوە. ئەوانی زیاتر بەرنامەیانەوە بوو کە کار لەسەر پێشبەچوونی باری تاکە کەسی لە ناوچەکە بکەن. دیار بوو کە پرۆژەکە کۆتایی پێات بەڵام لایەن هاوڵاتیانەوە پێشوازی لەم پرۆژەیە نەکرا بۆیە بەم شێوەیە ماوەتەوە. لە هەوڵ و بەرنامەماندا بووە کە یا ئەوەتا وەگەڕی بخەینەوە یا ئەوەتا بۆ کارێکی باشتر بەکاری بێنین. گەرماوی سیدەکان لە سەربڕیاری 986 نەوت بەرامبەر بە خۆراک لە سەربودجەی هەرێمی کوردستان کە ئەو کات 13 داهاتی ئەو نەوتە بوو لەلایەن ڕێکخراوی UN دروست کرا لە ساڵی 2001 بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ئاوەدانکردنەوە و گەشە پێدان. ماوەی پرۆژەکە 240 ڕۆژ بوو لەسەر ڕووبەری 600 مەتر دووزە بە گوژمەی 95,354 دۆلاری ئەمریکی بە ئەنجام گەیشتووە. زیاتر لە 16 ساڵام گەرماوە لە شارەدەی سیدەکان دروست کراوە بەڵام تا ئێستا دەرگای بەڕووی هاوڵاتیاندا نەکراوەتەوە. ئەمەش نیگەرانی لای هاوڵاتیانی شارەدەی سیدەکان دروست کردووە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری برادۆست.